ئازیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی و پرۆگرامی ئێواری سلێمانی سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لاڵقەیەکی دیکەی پرۆگرامەکە لەگەڵتان دەبم بۆ باسکردنی ئەزموونی کاری هونەرمەندێکی دیکەی کوردستان یاخود با بڵێن شانۆکارێکی دیکە، ئەکتەرێکی دیکە کە ئەویش کاک بەختیار کاکەیە کە ئەمڕۆ میوانمانە لە ستۆدیۆی ئێواری سلێمانی پێکەوە گفتوگۆ دەکەین. بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن. کاک بەختیار زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ تۆ. سەرچاوەکانم هاتی. خۆشحاڵم کە لە پرۆگرامی ئێواری سلێمانی لەگەڵمانی. زۆر سپاس. کاک بەختیار دەکرێت سەرەتا سیڤێک سەربارەت بە خۆت بۆ بینەرانی ئێمە بڵێیت بۆی بزانین کاک بەختیار کاکە کێیە. زۆر سپاس. من بەختیار ئەحمەد کاکە عەبدوڵڵا ناسراوم بە بەختیار کاکە لە ساڵی 1996ەوە لە شانۆ دەستم کردووە بە کاری هونەری. زیاد لە 19 کاری جدیم هەیە لەسەر کاری شانۆی بڵێن لەسەر ستێج و لە ڤیسیڤاڵەکانەوە خاوەنی چوار خەڵاتی باشترین ئەکتەرم لە شانۆیە. دواتر لە چوار کاری درامایە کارم کردووە، سێ ئیشی سینەمای و کورتە فیلمیش بەشداریم کردووە. خەریجی پەیماگای هونەرە جوانەکانم بەشی شانۆ دەرهێنانم تەواو کردووە. زۆر باشە، ئەزموونێکی باش، ساڵانێکی زۆر بەڕاستی لە کارەکەتدا. سەرکەوتوو بی کاک بەختیار، بۆ تۆ مادەم بە شانۆ دەست پێ کرد بەڵام ئێستا لە بواری نواندنیشدا کار دەکەی وەکو لە دراماکاندا، بۆ تۆ کامیان خۆشەویستترە، کام کاران لای تۆ گرنگترە؟ بەڵێ لە ڕاستیە هەردوو بوارەکە بواری فەنە، چێ کاری سینەمای و درامی و کاری شانۆیی، بەڵام ئەوەی کە یعنی مەسەلەن لە کاتی ئەکت و تەمسیلە زۆر متعەیە هەبێ بۆ تۆ یعنی بەڕاستی پێویستی بە دەربڕینی ئەحساسێکی تەواو هەبێ کاری شانۆیە، چونکە تۆ لەو کاتەیە ڕاستەوخۆ ڕوبەڕووی بینەرە بیتەوە، بەڵام لە بەردەم کامێرایە ئەتوانی چەند جارێک دووبارێکیتەوە. مەسەلەن ئەو دووبارەکردنەوە لە غەڵەتی خۆتە بەرامبەرە یا مەسەلەن هەر حاڵەتێکە دروستە بێ، ئەوە ئەبێتە سەبەبی پچڕانی ئەو ئەحساسە. هەرچەنە ئەوەش قورسی خۆی هەیە، وەستان لە بەردەم کامێرایە ئۆتۆماتیکەن ترسێکی دەرونی قورسی هەیە، چونکە تۆ ڕوبەڕووی کامێرا بیتەوە دواتر وەکو ئەوە وایە لەو لەحزەیە بینەر بە دیاری شاشەکەەوە وەسابن و تۆ ببینەوە، ئەوەش مەسئولیەت و سەختی خۆی هەیە. ئەکید وایە. لە ڕاگەاندنە ئێمە ئەڵێن ئەوەی پەیامنێری کردبێت ئیتر شاکاری خۆیەتی، چونکە پەیامنێری سەرەتای کارە، سەرەتای دروستبوونی ڕۆژنامەنووسێکی باشە. ئێوەی شانۆکاریش ئەڵێن ئەوەی شانۆی کردبێ، ئەوەی لە شانۆیە دروست بوو بێت باشترین ئەکتەرە و سەرکەوتووترینە. ئەمە تا چەند ڕاستە؟ شانۆ جام پێشوێ بڕۆمە سەر وەڵامی پرسیارەکە. من 10 ساڵ کاری پەیامنێریم کردووە، ئەوە زۆر سپاس. هەردوو شتەکە بە حوکمی بوونی شاشە و کامێرا و ئەوانەوە نزیکن لە یەکەوە. کاری ئیعلام و کاری فەن زۆر نزیکن لە یەکەوە. بە تەئکید ئەوەی کاری شانۆیی کردبێ یعنی ئەزموونێکی قورستری تێپەڕانوە، وەکو پێشتریش باسم کردووە ڕاستەوخۆ و بینەرەکە و دانیشتووە. دەیانجار مەسەلەن من ئەکتەرەکانی بەرامبەرم تووشی حاڵەتێکی کوتوپڕ بووین، ئەکتەر ئەو ئەکتەرێ بتوانێت لەو لەحزەیە بتوانێت معالەجەی کات بەبێەوەی بینەر هەست بێ، حتا بینەریش هەست بکات، بەڵام بە معالەجەیەکی هونەریانە معالەجەی بکەی نەبێتە سەبەبی دروستبوونی ئەکتی خۆت و بەرامبەرەکانێ و بینەریش بێ تاقەت بکەی. بۆیە بەڵێ تقریبەن بەو شێوەیە. ئەگەر بۆ نمونە بڵێن بەختیار کاکە دەبێت واز لە یەکێک لەو کارانە بێنێ، یاخود با بڵێن یاخود فلم دەوربینین لە فلم یاخود شانۆ، کامیان هەڵە بژێری تۆ؟ پرسیارێ زۆر قورسازانم نیش بۆ ڕوبەڕووی جوابێکی قورس. لە ڕاستیە تا ئێستا بیرم لەوە نەکردوێتەوە، بەڵام بە شێوەیەکی ئەوە بڵێم ئێستا دنیای شاشە و تەلەڤیزیۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکانە. ناتوانم مەسەلەن لە ڕاستیە قۆرسە قەرارەکە، بەڵام وەکوتم زیاتر ئێستا کاری سینەمایی و درامی و ئەوانە باوترە و بە حوکمی ئەو ئیشانشی ئێستا ئەکرێ یعنی لە وەسەتەکە زیاتر ئیشی سینەما و درامی ئەکرێت تا ئیشی شانۆیی.
ناتوانین بڕێنە پرسیاری دوایەوە. باشە کاک بەختیار پێم بڵێ لێسەدا لە هەرێمی لە کوردستان بەگشتی فیلم و دراماکان لە چه ئاستێکدا ئەبینیت؟ حقیقت بڵێن هەنگاوێکی باشی بڕیوە لەم چەند ساڵەی دوایەوە بزات ئەگەر من وەکو ڕێی خۆم قساکەم ینی ئەمە کە ئێڵێم بۆی نەبێ بە ماڵ بەسەر کەسی ترەوە من وەکو ڕێی خۆمەڵێم لەم چەند ساڵی دواییە بزات لەم 3 ساڵی دوایی ئەتوانم بڵێم هەنگاوێکی زۆر باشی بڕیوە مەسەلەن دراماکانمان لە شەوانی ڕەمەزانەوە گۆڕاوە بۆ مەسەلەن مانگەکانی کە لە کاتێکا ئێمە لەوەتی مەسەلەن دراما ئەکرێ لە هەرێمی کوردستانە و دەست براوە بۆ ئیشی دراما بەس بۆ سیشەوەی مانگی ڕەمەزان کراوە ئێستا خۆشبەختانە خەریکە ئەو هەنگاوەتی ئەپەڕێنێت ئەمە مەرحەلەیەکی باشە جارێ دەرچوین ئەگەر لەسەر ئاستی کوالێتی و لە ڕووی سیناریۆ و لەو ڕوانەوە مەسەلەن حساباتی بۆ بکەیت و شیکردنەوەی بۆ بکەیت بە هەماشەوە بە قەناعەتی من بە بڕوای من هەنگاوی زۆر باشی بڕیوە ئێستا کۆمەڵێن نووسری زۆر باش دروست بوون لە سیناریۆیە مەسەلەن بە حکمی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئەوانە لە ڕووی کوالیتیۆ فەرقێکی زۆر باش دروست بووە مەسەلەن ئێسەوای لێ هاتۆ مەسەر من لە ماڵەوە مناڵەکەی خۆم مۆبایلەکە هەڵەگرێ ئەڵێ ئەمەم بەدڵ نییە کووا مۆبایلەکەی دایکم بەرێ مەسەلەن بۆ لە بەرەوە کوالیتی جوانترە مەسەلەن وای لێ هاتۆ بۆیە تۆ پێویستەکە لەگەڵ پێشکەوتنی ئەولەمەیە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیای تۆ ئەوکەی خۆشبەختانە ئەم چەند ساڵی دواییوە لەم چەند ساڵی دوایە هەم لە ڕووی سیناریۆ هەم لە ڕووی ئەکتەوەوە هەم لە ڕووی تەکنیکەوە بە شێوەیەکی ئام گۆڕانکاری دروست بووە بەڵام هێشتا ماومانە هەنگاوی زۆر باشتر بێگومان ڕاستە کاک بەختیار لە سەرەتای هاتنە ناو کاری هونەریەوە لەگەڵ ئێستت چی گۆڕاوە لایتۆ؟ لە ڕاستیە ئەگەر بە حەقیقەت بڵێم لە سەرەتاوە من لە تەمەنێکی زۆر مناڵیەوە حەزێکی زۆر گەورەم هەبوو ڕۆژمە ناو بوارەکە و ئیشم کرد گۆڕانکاریەکان ئەوەیە ئێستا تۆ قورسی ژیان قورسی ڕۆژگار ئەو زەختەی لەسەر تەواوی کۆمەلگا دروست بووە لە هەموو ڕوویەکەوە هەستەکەی فەرق لەبین ئەو عشقەی جاران و ئێستای بۆ ئیشی هونەری فەرقی کردووە مەسەلەن بۆ نمونە لەوانەیە من ئیشێکی شانۆی بێتە پێشەوە ئیشێکی درامی بێتە پێشەوە ئیشێکی سینەمای بێتە پێشەوە لەبەر ئیلتیزاماتێکی عایلیە لەبەر مەسەلەن حاڵەتێکی کۆمەڵایەتی هەش بووە ناچار بووی ئیشەکە ڕەبز کردووە ئەگەر بەراوردەکە مەسەلەن بە ساڵەکانی 96 و 98 ئەوانە بکەینەوە منە ئەو کاتە لە تەعزیەی مامم بوو لە ناو جەنەرال پرۆڤەیا بوو ئێستا ڕەنگە نەتوانم ئەوە بکەم ئەمە ئەگەر مەبەستی پرسیارەکەی تۆ ئەوە بێ لەم ڕۆوە ئەم فەرقە دروست بووە ڕاستکەوتە مەشغوڵەت و مەشغەڵەتی ژیان ئەو کە ئێستا تیایی بە هەموو لایەنەکانیەوە تقریبەن وای لێ کردووی بەڵام عاشق بۆ فەن و ئەوە هەر چۆن هاتیتە ناو کاری نواندن؟ وڵای با قسەیە تەقلیدی بکەم منیش وەک هەمیشە ئیتر لە سەرەتاوە حەزم لێ بوو ئێستا بە نمونە با من لەگەڵ قسە تەقلیدەکە قسەیەکی جیاوازتریش بۆ بڵێم لە مناڵیەوە زیاتر لەم سنوورەی خۆمانە بە تایبەتی سنووری ناوچەی گەرمیان 3 کەناڵی ئێران هەبوو وەکو خۆیانەوە شەبەکە 1 شەبەکە 2 شەبەکە 3 ئێران هیچ کەناڵێکی کوردی نەبوو بە تەکنۆلۆژیاش ئەوە نەبوو مەسەلەن تۆ کەناڵی ترێ هەبێ ئێمە بەردەوام سەیرە و 3 کەناڵەمانە کرد هەر لەوە شۆ زمانی فارسیەکەم بەقوت بوو فێر زمانی فارسی بووم لەگەڵ ئەوەشا ئەو دراما ئێرانیانەمانە بینین ئێستا شەمووی تەسیراتی بەسەرمەوە و حەزم لێتی یەک جاریکە بیبینمەوە تەمەنای ئەوە ماکرم و من ڕۆژێ بگەمە ئەو ئاستەی بۆ نمونە لە ئێران و مخرجێکی زۆر گەورە بڵێ پێویستیم بەم ئەکتەرە هەیە بانگم کا بۆ ئەوێ خۆشبەختانە ئێستا نزیک بوومەتەوە لەو حاڵەتە ئێستا لە حاڵەتی وتوێژ و تاوتێکردنان لەگەڵ مخرجێکی ئێرانیا بڕیار وایە دەورێکی ڕئیسیم هەبێ لە فیلمێکی سینەمایە یعنی ئەمە هاوشانی قسە تەقلیدیەکە وتم بەڵام هەل لە سەرەتاوە حەزم لێ بوو بەبێ ئەوەی وشەیەک لەسەر فەن بەڵام هەر حەز و خۆلیایە کە هیوای سەرکەوتنی لەگەڵ نەبوو پێما بۆ خۆیمێنێتەوە بە تاکید من ئێستاش بیرمە ئەوەنە مناڵ بووم ژنێکمان هەبوو دراوسەیەک دووگیان بوو ئاهاتمەوە لە ماڵەوە مەسەلەن شتێکم بەکارەهێنا و تەقلیدی ئەو مەکرۆنە پێکەنین لە ماڵەوە نیە ئەو پێکەنین و هەوڵی دەورێکت داوەکە بخۆم لە خۆمەوە هاویان عشواییان شتێکمە کرد ئەوە بوو تر لە ماڵەوەش کە ڕۆژ بە ناو وەسەتەکەەوە
زۆر ڕێگریان لێ نەکردم دەستگیرۆیان نەکردم ئەو بای هەموویەتی بەڕاستی کاک بەختیار زیاتر چ ڕۆڵێک لەگەڵ با بڵێن ڕۆڵی خۆت هەمیشەیی خۆتا گونجێ لە ڕاستیە ئەکتەر ئەو ئەکتەرەیە هەموو ڕۆڵێک بتوانێت بەرجەسە بکە بەڵام ئەگەر مەسەلەن وەکو حەز و خولیای خۆم بێ حەزم لە دەوری جددیە حەزم لە دەورێکە حاڵەتی عەبەسیتیا بێت حاڵەتێک یعنی مەسەلەن بۆ نمونە تۆزێک پەراوێز لە کۆمەڵگا حاڵەتێکە تووڕۆ و شۆشتانە ئیتر کە ڕۆیشتە لایەنی عەبەسیەتەکەەوە زۆر حاڵەتەگرێتەوە بەڵام نازان بڵێم خۆشبەختانەیە بەداخەوە لە ماوەی ئەم 1 ساڵ و نیوەی ڕابردووە 3 ئیشی درامام کردووە هەرسێ دەورەکە بە سوتفە مخرجەکان وا داوایان لێکردوم هەرسێ ئیشەکە خەتی کۆمیدی بووە ڕاستە یەکێک لە ئیشکارەکانتم بینیوە پێم وا بە ئێستا شەر بەردەوامە وتێلەکەی مینە بەڵێ دەورت هەیە لەو فیلمە سەرکەوتوو بی بێگومان ئەکرێ باسێکی ئەو دەورەی خۆتم بۆ بکەی لە فیلمە من لە ئوتێلەکەی مینە ڕۆڵی سەرەکیم هەیە زاوای ماڵەکە یعنی زاوای ئەو خێزانم ئیتر ئوتێلەکەی مینە بە شێوەیەکی گشتی سیتکۆمە سیتکۆم تەواوی ئیشەکە یعنی کۆمیدیای سرفە لەوێ پێم خۆشە ئەگەر قەوسێکە بێ من لێرەوە بەڕاستی زۆر زۆر سواسی دکتۆر نیاز لەتیف بکەم هەر لە بەختە باران و هەر لێرەشەوە هۆکارێکی ڕئیسی بوو بەوەی کە دەواازەیەکی گەورەی لە ڕووی مناکردەوە کە بتوانم ئەو حەز و ئارەزووە و ئەو قووەتەی کە لە مناوەجودی هەیە لەم دوو ئیشەیە بیسەلمێنم و هەر ئەو ئەتوانم بڵێم دکتۆر نیاز بوو بە سەبەبی ئەوە ئێستا یەک دوو ئیشی کە لە ئارایە هەیە مخرجەکان خۆیان قسەیان لەگەڵا کردوم کە من ئیشان لەگەڵا بکەم ئەگەر بینەوە سەرمەوزۆی ئوتێلەکەی مینە ئوتێلەکەی مینەوە گوتم سیتکۆم هەر ئەڵقە و لەسەر بابەتێکە سەرەتا و ناوەڕاست و کۆتایی خۆی هەیە وە کۆمیدیای سرفە کۆمیدیای تەواوە و لە ڕێگەی ئەو کۆمیدیایشەوە تۆ هەر جارە و تیشکە خەیتە سەر مەسەلەن کەم و کورتیەکی یا مەسەلەن بەڵام لە ڕێگەی کۆمیدیاوە پەیامێکی لە پشتە بێگومان هەر ئیشێکی هوەری پەیامێکی لە پشتە سیتکۆمیش بە هەمان شێوە و تا ئەم لەحزەیش مەسەلەن بینەر خۆی قەراری خۆیە یا بە باش بە خراپ یا مەسەلەن هەڵسەنگاندنی بۆ ئیشەکە بەڵام من خۆم یەکێکە لەو ئیشانەی کە بەڕاستی پێی ئاسوودە بووم لە بەردوو سەبەب لەبەرەوەی کە ئەوەی لە قووەتی خۆما هەبوو لە ڕووی کۆمیدیاوە هەستەکەم نازانم چۆن کەوتوتەوە بەڵام جوودی خۆمم تیا کردووە دووهەم بەوەی خۆشحاڵ بووم کە جارێک کە لەگەڵ دکتۆر نیاز لەتیفای ئیشم کردەوە چونکە بەڕاستی مخرجەکە شایانی ئەوەیەکە ئیشی لەگەڵا بکەیت زۆر باشە سەرکەوتوو بیشەڵاکە بەختیار بە پێکەوە هەندێک لە دیمەنی ئەو فیلمانی کە دەورت بینیەوە ببینین دواتر دەست پێەکەینەوە زۆر باشە السلام عليكم نتيجة نارسن ناجسن ماما جان خو ئاگای لێە بەقەدر باوکم خۆشەوی دەی باوکم بە قەبری باوکم درۆ چاودڵم ڕوون خەسوو گیانە خوا ئاگادارە خوا خۆی ئاگای لێە بەقەدر دایکمم خۆشەوی ئەزانم زمان نووسی بچکرێنە باشە تۆ چۆن زاتەکەی بێتە ماڵی من ئەزام ئەوە شەکل کرد پێ بەڵێ خۆمەزانم هەڵەیەکی زۆر گەورەم کردووە بەڵام بەدەستخۆم نییە مامەگیان بۆ خوایە زۆر زۆرم گەشتێکی خۆشە من بەدوعا کەمە ناکەم لە نزیکترین کاتە تۆش بڕۆیتەوە ناو ماڵم نا ئەمە قسێ قوربانی کاکەم سبکۆ سەر چاوەکانم بە حافستان بێ داوای لێبوون نەکەم ئەگە جار بەجارە هاتوو ڕێبم مەسەلەی شەقشتم بەکارت نایە ببوون ڕەبی بە ملیشکاوە بێ پشتیوان ئەلەساس ئەمڕۆ زوودرە هاتی ڕۆڵە تۆ ئەگەر درۆ نەکەی ئەو ژیانە و دەرەچی بەیانی و باش کاکە منکۆ کورە بەیانی و باش بەیانی و حلوە بەیانی و حلوات هەسەکەم ئەمڕۆ دڵت خۆش و ئیشە دەستکەوتووە جادام بۆ نردوم لە ماڵێکەوە بۆ تەنکی سەربان بشۆم قاپ بشۆم قاچاق بشۆم تەنانەت کەوتکی چەشە بوو
بەخوا دەرسم بە خەساڵی قاپشۆر و شتیوا لە تۆ تێگەیشت بن کەوچک وەڵای خۆ گرنگەوەی ئیشە دەستکەوتوارەوە وڵا دێ ئیشی ناخۆش بەخوا لەشە ساغ بێ ڕەبی بە منیش کاو بێ چاکی مامەکە چاکی الله الله مامەکە ئەوە پێویستی بە منابێت الله لەو بوون ماشەڵڵا 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 لەو هێز و بازووە لەو جەمالێتە الله الله خوا ئاگای لێ بەسەری خەسوون ڕێکەڵی کاسپەری مامەکیان بوو بینم چی لەو سەرکەوتە بکەیت ولا كاسبر قاعد داقرة قاعد داقرة في أوتيل أنا زانياري مسألة بيعونا إنتي ئەو پیاوەی کە ناسیەکەن بەدەستشکێنەوەکە ئەوە پیاوێ زۆر لە ڕوولاواز و داماوە ئەڵێن بەخوایە هەمووی نەخۆش بە کورە بە بەخەمی چیتە خەسووجان ئەوە دڵنیاتەکەمەوەلەوەی بەخواونە لە ڕوولاواز و داماوە خوا ئاگای لێ ڕێک بە فڵچاڵی دوو فڵچە گۆشتیان لێیاوە بەهێ لەگەڕێکی دەرەکەی کورێ وەڵڵا بەهێ ئەبێ وەکو بەتەڵی وەکو خۆی بناسێ کورێ ئەوە بەهێ بەراورد ناکرێن بە یەکەوەنا ئەو قسەیە لە ملکۆ وەرگرە زۆر بێخەم بە دڵنیام لەوەی تۆ دەستشکێنەوەی لەگەڵا بکەی دەستشکانەوەتەوە براوە شەگی خوا بەڕاستە وەڵڵا من ئەو پێشنیارەی مامم زۆر پێ جوانە و بەڕاستی دەست خۆش ئافرین هەر بژی مامەکیان ئەو ملک و ناڕەسەن چیەکەی لە دەرەوە وەڵام ئەمە جاوتم بزانم مناڵەکان و کاکەسم کۆ بۆچی ناتنەتە ژوورۆ گوناح ئەردە لێ پاموویتەوە ئەڵێ وشکە ساڵیە وای گەورە لەسەرەوە کردێتی بە وشکە ساڵی بۆ بەفر و باران و جەنابیشە بۆ ئیش حەتی تۆ بەچی تێرە بۆ خۆدانیشە تۆش باشە هەر بە خۆ پام بەرەوە دا بڕۆ با لێو تووڕە نەبن بڕۆ دەی بڕۆ عەرەبانەکە ڕاکێشە با لێو تووڕە نەبن فێک لە چاکە بگردی دەست خۆش بەردەڵام چۆنی بەخێر بێ کاک دارەوەنجان ئەوە هەمە خدر لە کوێیە وەڵڵا کاک دارەوەنبارێکی زۆر گەورەی پێبوو ئێستا لێرەوە ڕۆیشت لەوە ناچێ بەم زوویە بگەڕێتەوە گەر باروشتەیە بە عەرەبانەکەم بێن و بێ ورە تۆم خێتە نیوەشۆ تەمەڵ ئەگەر هاتووە پێ بڵێ خێرا بێ وەلام باشە باش بەخوا ما ساوچی ئەی حەمە خدر باڕێ ئەوەرە پێم نەوتی چایە بۆ محەبێنە هەر لێ کەوتوی قوربان بڕۆ خێرا بڕۆ چاوەڕوانتە لە ژوورەوە دیارە باری گەورەی پێە چم بۆ ناچم خۆ من تۆم ئەو خۆ دانیشە شوێنەکە زۆر خۆشە دا بڕۆ دەی تێر نەبی ئینشاڵڵا باش هێواش ئاگال لە خۆ بێ نەکەوی ئەمرێ نەمێنێ ڕۆڵە گوڵەکەمە نەخشاونم باوانی باواونم ماڵەکە و چۆڵ کرد ئەی ماڵی وێراونم با حسابێکی بکەین بزانم گەیشتوین بە ڕۆژانەکەی خۆمان ئینشاءالله گەیشتوین ئینشاءالله 25 35 ئەمە چن خوا نەیبڕی خوای گیان زۆر سوپاس بۆ تۆ باش بوو ئەمڕۆژ گەیشتمەوە بە ڕۆژانەکەی خۆم ماڵی ئەو هەمە خدرە خوێڕیە کەچەڵە ئاوا بێ باش بوو دەیسا وەڵڵاهی ئەگەر پێشووتن نەچوو بێتە ئەو شوێنانە نازانێ مەساجی لێ باشە وەڵاهی ڕاستە باوە من هەموو شتێکە زانم هیچ شتێکار من دەرناچێ هەموو شتێکی زانی مامەساجیان بەخێر بێ بەخێر بێ مامەساجیان ئەم هێوارەیە ئەوە چیاتی و ئەڵێ بەزیایی خێرەکەی ئارە وەڵا خۆ من تازە بە تازاتم بۆ چا خواردنەوە ئای بۆ تۆ نای پیاوەتیەکم لەگەڵا بکەیت ئەم ناوم بۆ کۆکەرەوە و دوای ئەوە کلیلی دوکانەکە دای خەوت لە شوێنێکا بۆمدان وەرە لای باتی و لای با ئەوە چیەوە هەموو توانجە خۆ کلیلی دەواازەکەم نایتیە ئێ باشە خۆتە زانی ئێواران چام نامێنێ ئیتر ڕزای خۆ بۆ تاڵەکەی بەخوا پێچێ ئەم جاریان بە یەکجاری تاڵیکەم ئەم جارەیان بەچی ئەردەڵان
ڕاستی دەوێت تااقەتی ئەم هەموو تەنیاوی بێ کەسێم نەما کاکە ڕاستیان وتووە بەرد لە جێ خۆی سەنگینە هاوڕێکیا بەخۆ دیسانەوە بڵێ چمەوە بۆ دیەکەی خۆمان بەیانی ژێیتەوە ئەرەوەکوا عەرەبانەکەم بێنە کوا بارێکم بنێ هاتیۆم دوورانە زۆر کردووە دەست خۆش بێت زۆر سەرکەوتوو بیت بێگومان دەوربینین هەر خۆی ئەبێت حێز و تاقەی ئەوەت هەبێ بەڕاستی بەڵام پێم وا بێ بۆ کۆمیدیا ڕەنگە کەمێک ئەرکەکەت قورستر بکاوە نییە؟ کۆمیدیا زۆر خەڵک مەبەستم چینی هوەر و هوەرمەندان نییە بەڵام بە شێوەیە ئام خەڵک وا تێگەشتۆ کۆمیدیا زۆر زۆر ئاسانە بەڕای من زۆر قورسە زۆر قورسترە لە ئیشێکی جاد لە ئیشێکی جددی یان لە ئیشێکی تراژیدی چونکە مەسەلەن هەیە مەسەلەن بەرمانەکەی ڕۆژانە کەسی وا هەیە بەبێەوەی هیچ لە هوەر بزانێ بەڵام خۆی کەسێکی زۆر کۆمیدی و ناتقە لە بواری قسەخۆشی و بەڵێ لە بواری کۆمیدیا و تەنزە بەڵام کۆمیدیا یعنی ئەگەر ئەکتی کۆمیدیا خۆش هیچ کۆمیدی نەبی ئەبێ هەوڵی ئەوە بەی ئەو شخصێتە وەکو خۆی بەرجەستە بکەی یعنی ئەو شخصێتەی کە سینارست نووسیوێتی کە مخرج داواکە لە تۆ بەو شێوەبی بۆیە دۆزینەوە لە مایە زۆر قورسەوە کۆمیدیات تەنها حیوارش نییەوە تەنها جوڵە و جوڵەی زیادە و ئەوانە نییە یعنی 50 بە قەنەعاتی من هاوشانی یەک ئەڕۆن تا بتوانی کۆمیدیایەکی باش و جوان بەبێ زیادە ڕۆی پێشکەشکرد کاک بەختیار باست لەوە کرد تۆ بە شێوەیەکی ئەکادیمیش خوێندوتە با بڵێن تا چەند گرنگە ئەگەر تۆ لە بواری کۆمیدیابی یاخود لە بواری فیلم و هونەربی بە شوێکی ئەکادیمیش بخوێنیت لە ڕاستیە لە بواری فەن لە مەوزوعی ئەکادیمی بوونەکەی من خۆم ئەکادیم بەڵێ وەکوتم پەیماگای هونەرە جوانەکانم تەواو کردووە بەڵام بوونی یعنی بۆ ئەکتەر وجودێکی سروشتی هەیە لە خودی ئینسانەکە لە خودی ئەکتەرەکەیە تۆ ئەم وجودە شخصیە و تیان نەبێ کە هاوشانی حەزەکەیە لە ڕاستیە چەند ئەکادیمیش بی ناتوانانی لەسەر مەسرح یان لە بەردەم کامێرایە ئەکتێک بکەیت من هەبووە هاوشانی خۆم مەحەدمان بە یەکەوە تەواو کرۆ کە مەحەدمان تەواو کرۆ وازی هێناوە مەبەستم چییە باسی ئەوەکە مەبەستم ئەو وجودەیە یعنی تۆ وجودەکە و حەزەکە حاڵەتێکی سروشتی تیا ئەبێ ئەمە ئەکادیمی بوونەکەی یارمەتی دەرێکە ئەجینا مەسەلەن لە بەختە بارانە لەمەی ئوتێلەکەی مینەیە مەسەلەن بۆ نمونە ئیشی دوو درامایترم کردووە بە هەموو ئیشی شانۆیەکانیشەوە چەندین ئەکتەر لە بەرامبەر من هەبووە یعنی بەڕاستی پێشەوەی بڕۆمە بەردەمی ئەکتی لەگەڵا بکەم خۆمم بۆ ئامادە کردو چووکە زۆر بەقوت بووە لە هەمان کاتشە ئەکادیمی نەبووە ئەکادیمی بوون یارمەتیت ئەیە یعنی کۆمەڵێ دەواازە لێ ئەکاتەوە بەڵام مەرجی ڕئیسی بوون نییە بۆ ئەکتەر بە قەناعەتی من بۆ ئەکتەر بە تایبەتی تۆ وجودێکی سروشتی هەبێ لەگەڵ ئەوەیان متابعێکی زۆر باش بی خوێنەرێکی زۆر باش بی ئەکادیمیش نەبی شاهدەی ئەکادیمیان لە بواری فەنیشانە بێ بۆ ئەکتەر بوون ئەتوانین ممەسیلێکی باش بی بەڵام بۆ نووسینی سیناریۆ شارەزاییت نەبێ بەڕاستی قورسە لەوانەیە ئیدەیەکە هەبێ مەسەلەن ئایدیایەک بیرۆکەیەک هەبێ بەڵام شێوازی نووسینەکە نازانی چۆن بینوسیتەوە نازانی چۆن تەوزیفیکەی نازانی چۆن بیچین ئەوانەش گرنگی ڕاستە کاک بەختیار لە چەند فیلما بەشداریت کردو تا ئێستا لە 4 درامایە بەشداریم کردووە 4 ئیشی سینەمایی و کورتە فیلمیش بەشداریم کردووە زۆر باشە شانۆژ ئەوەی تر زۆر شانۆژ بەڵێ زیاد لە 18 ئیشی جدیم کردەوەکو وتم جگەل لە ئیشی سەر شەقام لە ئێستا شاگەر مەسەلەن پێش حەدەست نەکەوت بم 2 درامایکە و لەگەڵ ئیشێکی سینەماییە کاری تازەیە بەڕێوە بەڵێ لە نزیکە بەوەی کە دەست بکرێتە ئیشکردنتیاوە بڕیارە من لە هەرسێ ئیشەکە وەکو ئەکتەر بەشدار وەکو ئەکتەر یاخود دەوری سەرەکی دەبێت وەکو دەوری سەرەکی بەڵێ ئەو کارە سینەمایی کە باسم کرد لەگەڵ دەریێنەرێکی ئێرانیا قسەمان کردووە بڕیارە من بڕۆم لەوێ وەکو کوردێکی ئێرە ئەڕۆمە ئەوەیە هەر شخصێتەکەشم ئەوەیە کوردێکی ئێرم بەڵام دەوری ڕئیسی مەوە تەواوی سینارۆکەش ینی لەسەر شخصێتەکەی من بڕێوە زۆر باشە ئینشەڵا سەرکەوتوو هیوایەوە کە کارێکی زۆر باش بێت زۆر کام لە
دراماکان یاخۆت فیلمەکان دەورەکانی خۆت کە بینیوتە لای تۆ شاکارە زۆر تایبەتە لەلات وڵی ئەمە شەر قسێکی تەقلیدیە هەموو ئیشەکانی خۆمم خۆشەوە ئەگەر خۆشم نەویستە مەسەلەن بۆ نمونە تۆ پێشتر مخرج قسە و لەگەڵاکە پرۆدیسەر قسە لەگەڵاکە سیناریۆ دەیرێتی ئەی خوێنیتەوە تا شخصیتەکە بەدڵ نەبێ بەرچەسێ ناکەی بەڵام بە حقیقەت بڵێم بەختەباران کەسایەتی ئەردەڵان زۆر مرتاح بووم پێی هەرچەنە لە یعنی تەواوی ئەو کەسایەتی ئەردەڵان لەگەڵ شخصێتی خودی بەختیار خۆیان زۆرمان جیاوازە بەڵام ئەمەش زۆر قورسە بێ بۆ ئەکتەر مەسەلەن ئەگەر تۆ شخصێتێک بەرجەستە بکەی لە سروشتی ئاسایی خۆتەوە جیاواز بێ ئەرکە قورسترە بێ بۆ دۆزینەوەی ئەو شخصێتە ئەتوان بڵێم شخصێتی ئەردەڵان لە بەختەبارانە زۆرم خۆشەوێ زۆر باشە بەختەباران باش ئەگەر دەورێک بێتە پێشەوە داوات لێ بکەن دەورێک ببینیت کە دەوری کەسێکی خراپ بێت کەسێک بێت کە ئیتر هیچ ڕەحم و سۆزێکی نەوێت ئامادەی ببینیت بەڵێ یەکێ لەو ئیش درامانی لە پێشەوەی ئەمانە شخصێتم بۆ پێشنیار کرا بەڵێ کاتە حاسی شەشەم هەیە سەرکەوتی بکاتە پێویستە بەڕاستی کەسێک کە هونەری بیر بکاتەوە کەسێکە بیەوێت کارێک جێبەجێ بکات بیر لە دەورەکە نەکاتەوە و هەر دەورێکی پێ بڵێن ببینێت وەکوتم مەسەلەن ئەکتەر ئەو ئەکتەرەیە بتوانێت هەموو ڕۆڵێک بەرجەستە بکە بۆیە گرنگ یەک شتە یعنی بە قەنەعەتی من کۆی ئەو سیناریۆ بەدڵ بێ مخرجەکە و بەدڵ بێ مەسەلەن شێوازی ئیشەکە کە مناقەشەیەکرێ لە بیدایەوە بەدڵە بێ من خۆم ئەوانە هەبێ گرنگ نییە بۆم لەگەڵ ئەوەشا بەمەرجێ شخصێتەکە حەزم لێ بێ ینی بۆ نمونە شخصێتێک بێ کە قووەتی خۆمی تیا بەرجەستە بکەم بەڵێ هیچ گرنگ نییە تا چەند پێویستە لەگەڵ عادات و تەقالیدی کۆمەڵگایاویت کاتە کە دەورێگە بینیت بەڕای تۆ 100% کۆمەلگا بەشێکی گرنگە تۆ ئیشەکە بۆ کۆمەلگاکەی گرنگە ئەوە هەبێ بەڵام بۆ نمونە مەسەلەن با من بڵێم ئێستا لە ئوتێلەکەی مینا دەوری زاوایەکی زمان لوسی خۆمە بەمە پێشەوە ئەوانەم هەیە مەسەلەن ماستاوێکی زۆر بۆ خەسوومەکەم زۆر لە ژنەکەمە ترسم بەردەوام مڕعاتی ئەەکەم من لە تۆوە پرسم ئەوەی کە ئێستا لە زێهن و خەیاڵی تۆە هەبێ چەند شخصێتی لەوە لە پێشاوە لە کۆمەڵگایە زۆر مەسەلەن بۆ نمونە دەوری دزێکە پێدرێت دەوری کەسێکی دووڕوو درۆزنە پێدرێت چەند هەیە لە دەوروبەری من و تۆ بۆیە لەم ڕۆوە تۆ بەرجەستەی ئەم کەسایەتیەکەی بەڵام کۆمەلگا خەڵکە ئاسایەکە هەر قسەش ڕوبەڕووە کاتەوە یەکشت هەیە پێویستە کۆمەڵگا لەوە تێبگا کاتێک کە تۆ دەورێک ئەبینیت بزەبت کەسایەتی خۆت نییە پێڵێڵی کەسایەتیەکی بەم جۆرە لە وڵاتەکەمان هەیە با بڵێن کاتە پێویستە تۆزێت کۆمەڵگاش ئیتر بەرەو ئەو بڕاکە لەو کەسانە تێبگا کە دەورێکە بینن 100% ینی بۆ نمونە مەسەلەن من خەڵکە بۆ شخصێتی ئوتێلەکەی منە پێویستم نەیناسی وتێتی زۆر ماستاوچی زۆر مڕقلێتە باشە لەگەڵ ئەوەیە من پێم و تۆ چەند کەسەیە لە دەوروبەرێ ئاوا بێ بۆ خەسوو و خەزووری یا ئاوا بێ بۆ ژنەکەی دەیانیشە بۆ مەسەلەن بەعکسەوە یعنی خۆشبەختانە ئەم دوو ئیشەی کە تا ئێستا بینەر بینیوێتی خۆشبەختانە نەبێت هەم وەسفکردنی خۆم باسکردنی خۆم بەشی یعنی ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی زۆر بینەر بەدڵی یعنی شخصیەتەکانی منی بەدڵ بووە چونکە ئەو جودەی خۆم کردومە هەوڵم بۆیاوە هەستم کردووە کەوتوەتەوە لای بینەر ئەوە زۆر یعنی بۆ باعیسی ئەوەی کە زۆر مرتاح بن ڕاستە سەرکەوتوبی زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵمان بووی ئەمڕۆ لە پرۆگرامی ئێوارەی سلێمانی هیوای سەرکەوتنی زیاترت بۆ خوازم کاری باش و نوێ و بە سەرکەوتنێکی زیاترەوە زۆر سپاس ئێوە بۆ بینەرانی ئێمە من تەواوی بینەرەکانم خۆشەوێ و ئەو ئیشانەی کە من ئەیکەم لە ڕاستیە وەکو خۆم جگەل لەوەی کە اختصاسی خۆمە حەزی خۆمە و خولیا و ئارەزوی خۆمەوە پلانی درێژخایانی شمەیە بۆم ئیشە لێرەوە چاوی یەکە بە یەکە بینەرەکان ماچەکەم بەڵام تکا ئەەکەم ئەو ئیشانەی ئەکرێ مەسەلەن
بەڕەش و سپیا زڕبێکی لێنەیرێ چونکە بەڕاستی ئێستا باوباوی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئینستا و ئەو شتانەیە و ئەشبینی جیلێکی تازە هاتوونەتە پێشەوە بەداخەوە معاناتێکی زۆر گەورەیە بۆ هونەر و هونەرمەندان بەڕەش و سپیا جنێ و قسەی ناشینوەوانە ئەمە نابێت تەسیل لە هونەرکە من خۆم تەسیری لێ نەکردوم بەڵام لەلایەکەوە بیری لێکەیتەوە من میوانی تۆم ئەو پەرداخە ئەوم بۆ دانێنیر لە خۆمەوە هەست بە معەزەبی بکەم بڵێم مەسەلەنەوە نەبوو کە من نیەم ئیشەکە بۆ تۆ کەم دەستخۆشیم لێ ناکەی جنێویشم پێمەیە ڕاستە بە دڵنیایی وای هیوایەوە خوازم کەیتر کۆمەڵگا زیاد لەوەی کە دەستخۆشی هەبێت ڕبعێکیەوە ڕەخنەی نەبێت چونکە بەڕاستی ڕەخنەوات لەیەکا کە هەرچەند هەنێک کەسەیە بەڕاستی بە ڕەخنەکانیش هەر گەورەترە بێ بەڵام ڕەخنەشەیەترە ڕەخنە هەبێ بەڵام ڕەخنەی جدی ڕەخنەیەک لەسەر ئەساسی ڕوخاندن و شکاندن و تەشهیر و جنێویان و ئەوە نەبێت ئیشەڵا کە هەروەها بێت سەرکەوتوو بوون زۆر زۆر خۆشحاڵ بوون لەگەڵمان بوون بەخێر بن سەرچاوەکان ئازیزانی من خۆشەویستان پرۆگرامی ئەمڕۆی ئێوارەی سلێمانیاتە کۆتایی تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوە